گفتوگۆ لەسەر وەبەرهێنانەکان لە ناوچەی گەرمیان بکەین ئەگەر ئێستا گوێبیستی من بی کاکستار دوا پرسیارمەوە بووکە کە وەبەرهێنانەکان لە ناوچە خۆ لە سنووری گەرمیان لە چ ئاستێکدان ئەو پرۆژە وەبەرهێنانەی کە لە ناوچەکەدا کراون لە ڕابردوودا و لە ئێستاشدا و پرۆژانەی کە هەمچین کە لە بواری کشت و کاڵدا ئەگەر بڵین کراون. بەڵێ وەکومان بەهۆی ئەوەی کە سەرمایه‌داران لە چەند ساڵی ڕابردووە بتمانەی زیاتریان بە حکوومەتی هەرێم هەبووە پرۆژەکانی بواری کشت و کاڵ لە ناوچەی گەرمانە بە ڕێژەیەکی باش زیادی کردووە وەکو ئاگادار بوون لە چەند ڕۆژی ڕابردووە گەورەترین پرۆژەی شیری مانگای شیر لە سنووری گەرمیان لەلایەن بەڕێز جەنابی وەزیرەوە کرایەوە کە پرۆژەیەکە لە ئاستی کوردستان و عێراقیشدا یەکێ لە هەرە گەورە پرۆژەکانی مانگای شیرە. بەڵێ باشە کاکستار ئەو پرۆژەی کە کراوەتەوە پرۆژەی مانگای شیر کە لە ناوچەی گەرمیان کراوەتەوە لە چەند کارگە پێک دێت ئەو هەر کارگەیەک تایبەتمەندیە و کارگانە چین؟ بەڵێ ئەم پرۆژەیە پرۆژەیەکی استراتیژیە بە گوژمەی 10 میلیۆن دلار دروستکراوە لەسەر پانتایی لەسەر ڕووبەری 200 دۆنم زەوی ئەو پرۆژەیە دانراوە کە 14 دۆنمی لەو پرۆژەیە دانراوە تەنها بۆ حەوانەوەی ئەو ئاژەڵانە بە تایبەتی مانگەکانی شیر لەگەڵ 2 دۆنم بۆ کارگەی شیرەمەنی بۆ بەرهەمهێنانی بەرهەمەکانی شیرەمەنی وەکو ماست و پەنیر و ئەو باقی تر و باقی ئەو زەویانە کە ئەمێنێتەوە ئەکرێتە ئالیک بە تایبەتی ئالیکی سەنز وەکو گەرمە شامی و وێنجە و ئیتر ئەو جۆ و گەرمەوانەی کە بۆ ئالیک بەکاردێن. باشە کاکستار ئەم پرۆژەی کە بۆ پێی کە گەورەترین پرۆژە لە سەراستی عێراق و هەرێمی کوردستانیش پێویستی بە چەند دەستی کار هەبوو یا خۆتوانیوێتی چەند هەلی کار بۆ دانیشتوانی ئەو ناوچەیە بە تایبەت هەروەها بەگشتی لە کوردستان بڕەخسێنێت؟ بەڵێ ئینشاءڵڵا کە بە تەواوی دەکەوێتە کار و ئیشەکانی تەواو ئەبێت وا بڕیارە کە 200 هەلی کار لە ناو خودی پرۆژەکە دابین بکرێت لەگەڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆیش و نزیکەی 1000 کەس 1000 هەلی کاری تر دەڕەخسێت بۆ نمونە ئەو جوتیارانەی کە بەرهەمی ئالیک بەرهەم دێنن و بەم پرۆژەیە پێشکەشی دەکەن ئەوانەیش ئەبێتە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ نزیکی 1000 هەلی کار دروست دەبێت. بەڵێ باشە کاکستار بەرهەمی ڕۆژانەی ئەم پرۆژەیە چەند دەبێت ئەگەر هات و کەوتە کار و هەروەها دەتوانین بڵین کە وەکو پێشتری ژاماژەم پێدا کە گەورەترین پرۆژێ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دەتوانین بڵین کە بەرهەمی شیرەمەنی لە ناوخۆ بە تەواوەتی دابین بکات یاخود ئەوەندەی لێ زیابێکە هەناردەی دەرەوەی بکات؟ بەڵێ وەکو وردەکاریەکی بدەین ئەم پرۆژەیە بریتیە لە 756 سەر مانگای شیر کە لە هەردوو جۆری هۆڵشتاین فریزیەن و نیوجێرسی پێکاتون کە 2 جۆری مانگای شیردەری لەسەر ئاستی دنیا لە باشەکانە وا بڕیارە لە کاتی تەواوی کەوتنەکاری ئەم پرۆژەیە ڕۆژانە 60 تۆن لە بەرهەمی شیرەمەنی هەموو بەرهەمەکانی بە پێشکەش بە ناوچەکە بکرێت کە بێگومان ئەمە ئەبێتە هۆی ئەوەی تەختیەی پێویستی ناوچەکە و بگرە بۆ بتوانێت هەناردەیشی بکەین بۆ ناوچەکانی تری عێراق و کوردستانیش. باشە ئەم پرۆژەی کە لە ئێستادا دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لەسەر بۆ نمونە کەرتی تایبەت ئەم پرۆژەیە بەڕێوە دەبات یاخود پرۆژەکە هی کەرتی تایبەتە هەماهەنگی لە نێوان کەرتی تایبەت و حکوومەتی هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە و تا چەند گرنگە کە گرنگی بە کەرتی تایبەت بدرێت بۆ بەرهێنان و بۆ پرۆژانەی کە پێویستن بۆ هەر ناوچەیەک بە تایبەت بۆ ناوچە و سنووری گەرمیان؟ ئێمە هەر لە خودی بەڕێز جەنابی وەزیرە و هەروەها بەڕێز سەرپەرشتیاری دایرەی گەرمیان لە کاتی کردنەوەی ئەم پرۆژەیە دڵنیایی تەواو درا بە ئەو وەبەرهێنانەی کە ئەیانەوێت لە بواری کشت و کاڵ و یان لە بوارەکانی ترە سەرمایەداری خەرج بکەن بە هەموو شێوەیەک پاڵپشتیان نەکرێت و هەموو ئاسانکاریەکیان بۆ دەکرێت بۆ ئەوەی پرۆژەکانیان بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە جێبەجێ بکەن. ئێمە
لە کاتی پێشکەشکردنی ئەم پرۆژەیە تاکو ئەوەی کە موافقاتی هەموو ئوسولی بۆ وەرگرات توانیمانە پشتگیریەکی باشی ئەو سەرمایەدارە بکەین و ئاسانکاریەکی باشی بۆ بکەن کە بتوانێت ئەو سەرمایە قورسەیە کە لە بواری کشت و کاڵە لەم ناوچەیە جێبەجێ بکەن. باشە گرنگیدانی بە وەبەرهێنان لە کشت و کاڵ تا چەند گرنگە بۆ زیادکردنی بەرهەم هەروەها بۆ ڕەخساندنی هەلی کار لە ناوچەکەدا؟ بێگومان خۆتان ئاگادارن کشت و کاڵ یەکێکە لە بوارە هەرە گرنگەکانی کە بتوانین ئێمە وەکو حکوومەتی هەرێم پشتی ببوەسین بۆ ئەوەی داهات بۆ حکوومەت دابین بکات. کشت و کاڵیش وەکو ئەزانن کوردستان بە شێوەیەکی گشتی و گەرمیانش بە شێوەیەکی تایبەت ڕوبەرێکی زۆر باش زەوی کشت و کاڵی هەیە، ئەتوانین لە بوارە جیاجیاکانە بەکاری بێنین بۆ ڕەخساندنی هەلی کار و هەروەها بۆ دابینکردنی ئەو بەروبوومانەی کە پێویستن بۆ ناوچەکە بۆ ئەوەی بتوانین پشت بە بەرهەمە ناخۆیەکان بەستین و کەمکردنەوەی هاوردەکردنی ئەو بەروبوومانە لە دەرەوەی وڵات. باشە کاکستار ئەگەر وەکو دواپرسیار لە جەنابتانی بکەم ئەم پرۆژەیە کە پرۆژەی مانگای شیردەر کە لە ناوچەی گەرمیان دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەو داهاتەی یاخود با بڵین لە کاتی دەست بەکاربوونیدا لە کاتی بەرهەمهێنانی بەربوومە شیرەمەنیەکاندا ئەو داهاتی کە دەستی دەکەوێت داهاتەکەی بۆ کوێ دەچێت هەر لە ناوخۆ یاخود بۆ سنووری گەرمیان خرج دەکرێتەوە مە دەبێتەوەی کە سوودێکی هەبێت لە ڕووی ئابووریەوە بۆ ناوچەکە؟ ئێمە وەکو وتمان تاقەی ئینتاجی واتە بەرهەمهێنانی ڕۆژانەی ئەم پرۆژەیە لە کاتی بەکەوتنەکاری بە شێوەیەکی تەمام ڕۆژانە 6 تەن بەرهەمی هەیە 6 تەن لە بواری شیرەمەنیە تەسەورەکەم بۆ ناوچەی گەرمیان زیاد بێت و بتوانین زۆرێ لەو بەرهەمانش هەناردەی ناوچەکانی تری بکەین. ئەمە خۆی لە خۆیان جگە لە ڕەخساندنی هەلی کار و دابینکردنی ئەو بەروبوومانە ئەتوانین ئیتر لە باتی ئەوەی ئێمە پارەی دراوی قورس کە لە ئێستا لە ڕۆژانە لە دەرەوە هاوردەی پێکرێن ئەو دراوانە لە ناو خۆیان بمێنێتەوە و بتوانین لە بوارەکانی ترە ئێمە ئەوانەی بەکاربێنین. بەتاکیدی ئەم پرۆژەیە پرۆژە هاوشێوەکانی ئەبنە هۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم بتوانێت پشتی باشیان پێ ببەسێت و دابینکردنی داهاتێکی باش بێت بۆ. باشە زۆر سپاس بۆ ستار عەلی و تەبێژی بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی گەرمیان ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵ مابوویت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانە بۆ ئێمە.